تۆ چ زۆرە مرۆڤێکی عالی لەوێنەشدا هەر لە دواوەی ئێستا بە تەمای چی؟ لەکوێ بووی؟ خۆت بەرەو تەنیایی پەڵکێشداوە ها؟ سەرمان دەخۆی ئەوە چییە؟ بگرە ناوسێرکم بۆ هێناوی ئەوەی کاتی خۆی حەزت لێی بوو کاتێ لە دوکانەکەتدا دەمان خوارد تۆ حەزت لێی بوو دەبەنگەکەمان تووڕە کردووە وتم لەوانەیە ئێستا شتەکانی کۆ کرد بێتەوە ڕۆیشت بێ ئاشکرا نابی قەت نابین کاکە عەلی من زۆر وام دەوت نەبوو کارێکی ئەوەندە دۆزەخیمان کرد تەنانەت جێهێشتنی گەڕەکی تاوانەکەش هیچی لە بابەتەکە نەگۆڕی عەلی پرۆژەی ئۆتێلەکە کارێکی گەورەیە هەر سەیری من مەکە بێ تۆ نابێ بێ تۆ لەو قوڕە نایەمە دەرەوە دەردێنمەوە ئەمەم دێ بابی خۆم لەکوێت هێنا؟ بۆ جێ لەی نەفام وا دەزانێ ئەوەندە دەست و پێسپیم بەتەمە هەر لێرە ژم بێنی؟ سەیرکە عومەر تۆ ڕاستیەکەمان پێ بڵێ ئێمە بووین لە بنچینەدا خیانەتمان لە تۆ کرد یان ئەوە تا تۆ دەتەوێت یاریەکەمان لەگەڵ بکەیت کاکە ژیان لەم چیرۆکەدا پیاوە خراپەکە منم و تۆش پیاوە باشەکەی وانییە؟ مادەم تۆ ئامادەی وەڵامی ئەمە بکە پرسیارێک و لە خۆتی بکە ئەوەندە ئاسانە بڕیار لەسەرم شتە بدەیت بەڕای منەوە وانییە برادەر بەڕای من تۆ لە ئاسانەکەت هەڵبژار فێڵت لێمان کرد چونکە کوشتن زەحمەتترە لە مردن عومەر چونکە ڕۆیشتن لەمانەوە ئاسانترە عومەر چونکە بەڕای من هەر وەکو لە چیرۆکە باش و خراپەکاندا لەلایەک کەسانێک هەن و دەڕۆن لەلایەک تریش کەسانێکەن دەمێننەوە لەلای سێمیشدا کەسانێکەن هیچیان بۆ ناکرێ و ڕێک لە نێوانەکەدا دەمێننەوە کوڕێم ئەوە چی دەکەی کوڕە؟ تۆ هاوڕێی کاتی سەربازیت نەبینیوە کاکە و پیاوە بۆوە پیر بووە بەو پیریە لێی گەڕێ هەمومان بەڕیش هەڵدەواسێ دەبەست ئێوەش ئاس ببنەوە ئەوە چییە؟ دەڵێ مناڵن فەرموو جەماعەت بەخێراتن
نانی بەیانی تا خواردووە سیرکەن تازە ئامادەی دەکەم گەرم و نەرم پەتاتەی سوورکراو بۆ خاتری خوا بەهادی ڕۆژەیان ڕابردوو ئێستا شەرە دوایانەوەمدایە لەو ڕۆژەوە کوڕم خەبەر بدە پۆلیس با بچین بە گرتیان بدەین بەڵگەوان نێدایە چی بڵێن چۆن نییە شتێک دەدۆزینەوە دایە جۆنجۆم لێ بگرە من لە زیندان ڕام کردووە گەر عومەر بگەڕێتەوە ئەویش ئێستا تاوانبارە چی بکەین کوڕم عومەرم نادایە گیان ئەو ڕوانێک کە تۆ دەتناسی بەڵام ناخدماوە ئەو بۆ من بەسە ناخشیان پارچە پارچە کردم دایە گیان منیشیانەکە خۆیان لێ کردایە ئەمە چ قسەیەکە تۆ عومەری تۆ هەرگیز نابیتەوە ڕۆڵەگیان تۆ عومەری کەس ناتوانێت ناخی پاک پیسکە ئەیشان ئەوەی لەسێ ڕێکەوتین پێدوت ئەوەی تۆ دەڵی دەیکەین لە شوێنێک جێگیری دەکەین ئاسوودەشی دەکەین شوێنێک دوور لە ئێمە دەست خۆش دەی با بڕێن بە عەلیش بیزانێ ئەیشە نایەتەوە ئێرە نایە خواحافزی لە باوکە گیانەکەی بکە سەردار تۆ لەسەر پەیمانی خۆت مێنەوە تا ئێمەش مێنینەوە ڕاستە باوام لێ بێ باشە تۆ واز لەوانە بێنە بەڵام جەنگیز خۆ من لە چاکە زیاتر سیترم لەگەڵ تۆ نەکردووە جا چی بکەم سپاس بکەم باش ئاگاداری ئەیشەمبە ئەوەندە بەسە خۆت دەزانی من بە هەردوو دەستەکانەمەی شەنمدا بە تۆ هەر شتێکمان لە تۆ کڕێ بە نرخەکەمان داوێتە سەردار ئەوە لایەنە گرنگەکەی مەسەلەکەیە تۆ هێشتا هیچ نرخەکەت نەداوە ئەوت برد و ڕێک لەم ناوە ڕۆیشتی تۆ بە گەنجایەتی من دەچیت جەنگیز هەمیشە شتێکت لە زێر سەرە چی بڵێم خوانەکە داهاتوو وەکو تۆم لێ بکە ئەها گەر بێت و لە دەوری ئەیشان بێت و لە بتبینمەوە خۆت لە دۆزەخ دەبینیەوە هەر هیچ نەبی تۆ تۆقەی قەرزداری منی جەنگیز ئەم دیارە لە باپیرە بوونەوەکەی بەڵام نەکەی بە ئیشان بڵێ دەڵێن نەوەکەم زۆر جوانە بە ئیشان دەچێ یان بە تۆ